نای بەڕێزە ناوم سەفینە. کاک سەفینە بۆ هەرەڕۆی ئەی چی بکەین؟ قسەم بۆ بکە پرسیارە لێ دەکەم دەبیتە خاوەن خەڵات فەرموو. بەچیەوە سەرقاڵی چ کارێک دەکەی بە بەجارێت دوو قسە بکەین لێکەوە مامۆستای توانێتی بابەتی کۆمەڵایەتی خۆی زۆری تەلەبەکان ئەڵێن کۆمەڵایەتی دەرسێکی وشکە وایە؟ نا بە پێچەوانەوە زۆر خۆشە بەلای منەوە زۆر خۆشە چکە من خۆم تەلەبەی ئەدەبیش بووم بەدڵنیایی زۆر بەلامەوە خۆشە بەڵام زۆربەی قوتابیەکان وا دەڵێن وەکو مەجاالەکانی تر نییە مەسەڵەن خۆ ئەمە مامۆستای فیزیانینە فیزیا بابەتێکی وشکە بیرکاری وشکە بابەتە زانستیەکان بە شێوەکە گشتی بەڵام بابەتە کۆمەڵایەتەکان مڕونەتە شتێدایە چونکە زۆربەی ڕووداوەکان من اختصاصم تاریخەوە تەڵەبەی دکتۆرامە لە زانکۆی سەلاحەدین سپاس ئیتر ئەو بابەتانە لەبەرەوەی ڕەبتی بە شێوەژێت لە شێوازەکان بە ژیانی خۆمانەوەیە وش باسی ژیانی کۆمەڵایەتی مرۆڤ دەکات لێرە بەڕێی من نا بابەتێکی وشکنی وایە ڕاستەکە بەلای منی شەوانیە زۆر بابەتێکی خۆشە بەڵام من قسەی زۆری نەم کرد قوتابی ئاها زۆر مشکلەی هەیە جاری وایەڵێ لە مێژووەکەیان لە جوگرافیەکەیە قورسە بەلامانەوە دۆزێ تاریخەکەیان بۆ لەبەر ناکرێ یانەوە تا خۆی ئەگەر ئەدەبی بی لەبەرکردن زۆر ئاسانە چونکە ئەو دابەشبوونە هەیە مەسەلەن خەڵکی وا هەیە مەسەلەن زیاتر بەلای بابەتە کۆمەڵایەتەکان و تەڵەبەی واشمان هەیە زیاتر بەلای بابەتە زانستیەکان ئیتر حاڵەتەکی نۆرمالە لە مرۆڤ وانە هەموو مرۆڤێک 100% لە یەک بوارە زیرەک نییە هەیە باشترەیە باشترینە هەیە کەمترینە بەدڵنیایەوە مامۆستاگان لەگەڵ قوتابەکانی نێوانە چۆنە برادەری یان مامۆستا و تەلەبەی وەڵا ناکرێ منەوە قسە بکەم دەبی خەڵک شایدی منەوە دەوانێ بەڕێی خۆت لە کوردەواڵی دەڵێن کەس بە دۆی خۆی نارێت ترشە نازانم ئەوە چی پێڵێت هەر ئەوەیە بەڵام نا بەجددی لەبەرەوەی لە پەروەردەی نوێ پێویستە مەسەلەن ئەو فەراغە کۆتایی پێبێ لە بینی مامۆستا و قوتابی و بەڕێی من هەر مرۆڤێک بیەوەی لەوانیت کە تێبگا و بیەوەی کاریگەری لەسەرەوانی کە دروستکە دەبی لایانی کەم بەشی ئەوە تێگەیشتن هەبی لە بینی مامۆستا و قوتابی لەوەیە تو بتوانی ئەو پەیامەی کە دەتەوێت ئەو بابەتێک کە درس مەسەلەن تێیدا دەتەوێت تەڵەبەکەی فێرکەی قوتابیەکەی فێرکەی حتمما دەبی مەسەلەن تۆزێک برادرایەتی هەبی بەڵام لەگەر شکاندنی سنووریش نیمە چونکە مامۆستا خصوصیەتی خۆی هەیە و پیرۆزی خۆی هەیە بەدڵنیاییەوە پیرۆزیش دەبی لە چوارچێوەکی دیاریکرا و هەرچەندە مەسەلەن دژیەوەش مامۆستا زۆر مەسەلەن احترامن لەوانەگەر 50 ساڵ بەر لە ئێستا بگەڕێینەوە ینی جۆرێک لە مەسەلەن ترسێک لە مامۆستا هەمیشە هەبوو مامۆستا وەکو بوونەوەرەك پیشان دەدرا کە بەوەردەوام مەسەلەن ئەو ترسێنەرە بەڵام خۆی لە ڕاستیدا بەڵام لە ڕاستیدا مەسەلەن لەگە کرانەوە دنیای نوێ و پەروەردەی نوێ بەڕێی من پەروەردەی نوێ لەسەر ئەوە بنیاد دەنگرێ تەڵەبە سنتراڵە دەبی لە هەموو شتەکان هەر سنترال ینی بەو مانایی کە تەڵەبە دەبی قوتابیەکە بە ئاراستەیەک ببردرێ بتوانانی مامۆستا فێری بکاتن وەش لە ڕێی پەیوەندیشی توندوتۆڵ لە نێوان مامۆستا و زایدەم قوتابی دروست دەبی و جۆرێک لە پەیوەندی لە بینی مامۆستا و قوتابی هەیە لە کلاسە بەڵام لە دنیای دەرێ مەسەلەن جۆرێک پەیوەندی هەیە بەڵام ئەو پەیوەندیت تەمان دەبی چوارچێوە ڕێژ بکرێت ئەکێت لە سنووری خۆیە هەموو شتێک لە سنووری خۆشە لە شساق بێ و سەرکەوتوبی مامۆستایان پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات ئەگەرنا ئەبێتەوە بە سەراتێک خۆشم بۆ باسکەی لەگەڵ قوتابیەکانە بزانین چی خۆش ڕووی داوە فەرموو چێشن پرسیارەکەمان کۆتا سوورەتی قورئان کامە سوورەتە کۆتا سوورەت بەڵێ طبعا یەکەم سوورەت دەزانی اقرأ باسم ربك الذي خلق بس والله بەداخەوە کۆتا سوورەت ئاسانکاریت بۆ ئەەکەم ئیخلاس ناس فەلەق ئیخلاس ناس فەلەق لەبەرەوەی زانیاریەکەم دقیق نییە وەڵامەک نادەمەوە چونکە بەجددی هەردەمەوە ئەوەش بکەمە دەرفەتە لەوەی بخۆز بوو مەرج نییە مامۆستا هەموو شتەکان بزانی وانە هەموو مرۆڤێک شەرت نییە 100% لە هەموو بوارەکانە کامل بێت با ئیخلاس بێت تۆ دەڵێ ئیخلاسە بەڵێ دەست خۆش وەڵامەکە ڕاستە مامۆستایان بوویتە خاوەن خەڵات خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە بۆ بەڕێزێت دەستنە تێکساس چیکن لەوێ بە فریناندا دەستان خۆش بی زۆر سپاس ئەم خۆشحاڵ بوو من زیاتر گەورەت کردین بەرنامەکە دەوڵەمەندتر و جوانتر کردین سپاس دەکەم خۆتان گەورن و سەرکەوتوو بن مایکە سوورەکەشە وزام نازانم خەڵک لێ ترسی بەڵام ئەو حالە نیوانە مامۆستاوانیەوە تۆ لەگەڵ من قسەت کردووە بوو تەبیعیە و زۆریش نۆرماڵ سپاس دەکەم مامۆستاگان زۆر خۆشحاڵ بووم بە سەراتێکی خۆشمان بۆ بگێڕە مامۆستا لەگەڵ قوتابیەکانەوە وەکو ڕامگرتووی بە سەراتەکەشمان بۆ باسکە دایمەن بە سەراتی خۆشمان زۆرە بەڵام من لێرە دەمەوێت بە سەراتێک بژێڕمەوە کە ڕۆژێکیان لە ئەسنای وەکو دەڵی شیکردنەوەی بابەتێک بووم لە ئەسنای پۆلی 12 طبعا ئەمە شارێکمان هەیە بە ناوی ئامەد
و پایتەختی مێرنشینی بادینانیش ناوی ئامێدیە. لە ئەسنای قسەکردنەوە ئەوانە تۆزێک پەلەم تێدا کرد ئەو دووناوەم تێکەڵ کرد. یادی بەخێر ئێستا ئەو کەسەی باسی دەکەم مامۆستای هەرخۆی ناوی ئەڤینە تەڵەبەم بۆ وتی مامۆستا ببوورە بەڵام ئەو دووناوە تێکەڵ کرد. ئەمەش گوتم ئۆکەی تەواو قسەکە زۆر تەواوە و دەستخۆشیشم لێ کرد زۆر سپاس کە لۆت ڕاستکردنەوە تۆمای گوتم بەس لۆ بە ترس وە دەبێت لەبەرەوەی مامۆستامە فێر بووینە کە ڕەخنە لە مامۆستایەک دەگرین ئەو زۆر لێمان تووڕە دەبی گوتم نا بە پێچەوانە ئەم پێی گەورە دەبووم و هیوادارم هەر شتێکمان هەڵەبوو لێمان قبولی پەنیوەلۆمان ڕاستکردن ئەو یەک لە بەسەرهاتەکانە هەم وەکو دەڵێ ڕەهەندێکشی تێدایە لەبەرەوەی مەرجنی ئێمە هەڵە نەکەین ئەمەش مرۆڤین و هەڵە دەکەین هەرچەندە لە منتەڵەقی تەڵەبە لە ڕوانگەی تەڵەبە وایە کە مامۆستا قەت هەڵە ناکە بەڵام خۆی لە ڕاستیدا وانە وایە مامۆستاش مرۆڤە وەکو ئێمە هەر هەڵە دەکات و هەندێشت هەیە دەزانێ و هەندێشتەی لۆ ڕاستکردنەوەش ئەکید زۆر سپاس مامۆستاگیان زۆر خۆشحاڵ بووم کاتێکی خۆش و خوار لەگەڵ سپاس مامۆستاگیان زۆر سپاس.